ئەمڕۆ ئێمە لە شاری کەرکووک وەکو یەکەی سەرپەرشتیاری خوێندنی کوردی هەستاین بە سازکردنی مەراسیمی بەرزکردنەوەی ئاڵای کوردستان کە هەموو ساڵێ لە هەفتەی دوانزەیە ئەم مەراسیمە بەرز دەنرخێ. ئێمەش هیچ کەمتر نین لە شارەکانی تری کوردستان بوونی کەرکووک و بۆنی کوردایەتی و پشکی فیداکاریەکان هەمیشە لە شاری کەرکووک بووە و ئەم بۆنێمان بەرز نرخاند و بە ئامادەبوونی سەرجەم کەناڵەکان دەستخۆشییان لە یەکەم کە بە دەمی پەیامەکەمەوە هاتن و توانیان تەختیەی ئەم مەراسیمە بکەن. ئەوەی کە هەمانە ئێستاکە سەرجەم مامۆستایان و خوێندکاران ئامادەبووە سەرجەم قوتابخانەکان بە هەمان شێوە ئەمڕۆ وانەی یەکەم ئەکەن بە ڕۆژی بەرزکردنەوەی ئاڵای کوردستان لە شاری کەرکووک کە بتوانن هەڵکردنی ئاڵامان لێ قەدەغە بکەن و جارێکی کە بۆ بەخێر بێن بۆ قوتابخانەی چراخان زۆر دڵخۆشم بەم بۆنە لەبەرەی ئاڵای کوردستانمان هەڵکردووە ئاڵاکەمان گەشاوەیە. هەستێکی زۆر خۆشم هەیە. گەورە دڵخۆشم زۆر شانازیە بۆ من کە ئاڵاکەمان هەڵدراوە لە قوتابخانەی چراخان و هەموومان بەرادێکی زۆر گەورە دڵخۆش بین بۆم بۆنە پیرۆزەوە. من زۆر دڵخۆشم کە لە قوتابخانەکەی چراخان ئاڵای کوردستان هەڵدرا. زۆر سپاسی مامۆستافایەکەم کە ئاڵای کوردستانی هەڵداوە زۆر بەخێراتنی ئەوەش دەکەم. ڕۆژی ئاڵای کوردستان لەسەر جەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بکرێتەوە. ئەم ڕۆژە دیاری بکرێت بە ڕۆژی ئاڵای کوردستان و لەم ڕۆژەدا سەرجەم ئاڵاکانی سەردام و دەستگاکانی هەرێمی کوردستان بگۆڕێن و نوێ بکرێنەوە و چالاکی جۆرا و جۆر ساز بکرێت. هۆکاری دانانی ئەم ڕۆژەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لە هەفتەی کانونی یەکەمی ساڵی 1946 ئاڵاکە داگیراوە. بە دوو گوێ لێ بگرین. هەندی ئەڵێ تەمیم مەدینە عەرەبی